هەروەها دەرگای ئاسمان واڵایە بۆ ئینسانی ستەم لێکراو، بۆ ئینسانی مەظلوم. اتقوا دعوة المظلوم فإنها تصعد إلى السماء كأنها شرارة. خۆتان پارێزن لە دوعای مەظلوم و ستەم لێکراو، چونکە بەرز دەبێتەوە بۆ ئاسمان وەکو پزیسکە ئاگر، وەکو ئێمە ئێستا بینین فیشەشی گردان چۆن دەبەرز دەبێتەوە، ئاوا شەرارە بەرز دەبێتەوە بۆ ئاسمان. یعنی هیچ دەرگایەک لە بەردەمیا داناخرێت، یەکسەر بۆ یەکرێتەوە، چونکە مەظلومە، غەیری ئەڵڵا کەسی نییە. أمن يجيب المضطر إذا دعاه ويكشف السوء ويجعلكم خلفاء في الأرض أإله مع الله أإله مع الله. شخ كسيك هي غيري الله بتواني بهاناي عبدكاني وبشي كاتك لي قوماون كاتك استملك راون. دعوة المظلوم يرفعها الله فوق الغمام. دعاء مظلوم لسر زويانا وسيا واي گەورە بەرزی دەکاتەوە بۆ ئاستی سەر و هەورەکان. ويفتح لها أبواب السماء. دەرگاکانی ئاسمانیشی بۆ خاتە سەر پشت بۆ ئەو دوعایە کە لە سەر زەویەوە بڵاو بۆتەوە و بەرز بۆتەوە. ويقول الرب عز وجل وعزتي وجلالي لأنصرنك ولو بعد حين. سوێند بە بەشکۆی خۆم بە عیزەتی خۆم ئەبێ هەر سەرخەم ئەی مەظلوم، هەر چەندە ماوەیەکی تریش بێ، یانی دوا بکرێت. شێ خودای گەورە جاری وا هەیە دوعای ئەو مەظلومە ئێستا خێر نییە بۆی قبول کرێت. لە ساتێکە خێرە خوا خۆی ئەزانێ تەخیرێکە تا ئەو ساتە، ئا لەو ساتەیە هەر هەمووی بۆ قبوڵەکات.